بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی سەرهەڵدانەوەی داعش و بۆشایەمنێ لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و هێز عێراقیەکان هەیە هەروەها کاردانەوەی دەوڵەتیەکان لەسەر هێرشە موشەکەی سەر هەولێر لە استودیۆ میانداری بەڕێز حەمید عوسمان محەممەد بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی پێشمەرگەمان کردووە. بەڕێز حەمید عوسمان بەخێر بێ. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزیشت. بە لە پرسی داعشەوە دەست پێ بکەین. داعش لە ماوەی ڕابردوودا لەولا هێرشیانە کرد دەوترا خەریکە خۆی ڕێکە خاتەوە. پێتان وانی ئێستا هێرشەکانی داعش گەیشتۆتە ئاستەوەی تەواوتر خۆی ڕێکخستۆتەوە نەکەوەی کە خۆی ڕێک بخاتەوە؟ خۆی کاک داعش بە خۆی هەبوو وجودی مابوو. ڕاستە پێشتر لە ڕووی سەربازیەوە داعش شکستی خواردبوو تەواو ببوو، بەڵام لە ڕووی ئایدۆلۆژی و فکریەوە داعش لە ناو ئەو گۆڕەپانەیدا هەرما بوو. ئێستا کە زمینەیەکی ساز هەیە لە دوای تێشکانیان بە ماوەی 3-4 ساڵی ڕابردوو توانیویانە باشتر خۆیان ڕێک بخەنەوە. تەکتیکی شەڕ و جوڵەکانیان گۆڕیوە. ئێستا ئەو ناوچانەی کە کەوتۆتە نێوان سنووری هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقی بۆتە شوێنێکی ئامن بۆ داعش و هەروەها کۆمەڵێک ناوچەی دیکە هەیە کە ئەو ناوچانە ڕێژەیەکی زۆری و دانیشتوانی خێڵێکی تێدایە بە هەمان شێوە داعش توانیوێتی جوڵەی باشتری تێدا بکات و خۆی ڕێک بخاتەوە. هێزەکانی سوپای عێراقی و ئەمنی عێراقی نەیتوانیوە هەموو ئەو ناوچانە بگرێت کۆنتڕۆل بکات کە دەبوو بیانگرێت، کە دەبوو هێزی لێبێ سەربازی لێبێ. بۆیە داعش توانی لە ماوەی ساڵی ڕابردوودا جۆرێک لە ئۆپەراسیۆنی تایبەت ئەنجام بدا. پێشتر بە نانەوەی عبواتی ناسفە بوو، دوایی بە دانانەوەی بۆمبی چێنراو بوو لەسەر ڕێگاکان. ئێستا گەیشتۆتە حدێک کە هێرش دەکاتە سەر بازگە و بارگاکانی سوپای عێراقی و هێزەکانی ئەمنی کەواتە داعش لە ڕووی تەکتیکەوە توانیوێتی قۆناغ بە قۆناغ هەڵکشێک گەیشتۆتە ئێرە. ئێستا ئەو دۆخە ڕێک ئەو دۆخەی بەر لە 2014 بەر لە گرتنی مووسڵمان بەبیر دەهێنێتەوە کە داعش کاتێک ئیعلانی وجودی خۆیان کرد لە عێراق و سووریا دەستیان بە کۆمەڵێک ئۆپەراسیۆنی لاوەکی کرد بچوک کرد وەک ئەوەی کە ئێستا هەیە. لە دواییدا ئۆپەراسیۆنێکی گەورەی میدیاییان ئەنجامدا و ترس و دڵە ڕاوچەیەکی زۆریان نایەوە. پاشان وایان کرد کە خەڵک پێشوازیان لێ بکات. کاتێک کە داخلی مووسڵ بوون ژمارەی ئەو سەربازانەی کە داخلی مووسڵ بوون لە چاو ئەو سەربازانەی سوپای عێراقی کە لەوێ بوون دەتوانی هەر بەنەبوو ناویان بەری ئەوەندە کەم بوون، بەڵام توانیان یعنی لە ڕێگای میدیاوە لە ڕێگای ئەو ڕاکێشانی سەرنجی خەڵکەوە بە ماوەیەکی کە مووسڵ بگرن و دواییش بڕۆن بۆ ناوچەکانی دیکە. ئێستاش ئەو دۆخە هەمان ئەو دۆخەی جارانە. من پێم وانییە بتوانێت وەکو جارانی پێشووتر بتوانێت شارێکی گەورەی وەکو مووسڵ بگرێ، بەڵام دەتوانێت ئۆپەراسیۆنی گەورەتر ئەنجام بدا ئەگەر زوو فریای نەکەوین. بەڵێ ئەو کاتە کە هێرشیان کرد بەرەو هەرێمی کوردستانەوە بەرەو هەولێر زۆر نزیک بوونەوە لە هەولێر و بارودۆخەکە بەرەو ئاراستێکی زۆر خراپ ڕۆژ. پێتان وایە ئەم جارە ئەگەر ئاراستی هێرشەکانیان بەرەو هەولێر بێت ئەو ڕۆی ڕابردوو ڕوویدا دووبارە بێتەوە یان ئێستا و ئەزمموی هێزی پێشمەرگەی کوردستان وەری گرتووە زۆر جیاوازە بێت. ئەگە بیرمان بێت داعش توانی شاری مووسڵ بگرێت و تکریت و ڕوومادی و زۆر لە ئەو ناوچانەی کە کەوتبوونە ژێر دەستەوە ناوچەی سونەنشین بوون. لەو کاتانەدا هیچ هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی بۆ شەڕی دژی داعش دروست نەبوو. هەتا ئەو ڕۆژەی کە خەتەر کەوتە سەر ئاسایشی هەولێر ئەو ڕۆژە بە ماوەیەکی کەم لە مدەیەکی زەمەنی زۆر کەمدا هاوپەیمانێتی نێودەوڵەتی دژی داعش ئیعلان کرا. یعنی کەواتە هەولێر هێڵی سوورە. دوو هەولێر خاوەن هێزیی پێشمەرگەی باش و تۆکمەیە ئێستا پێشکەوتوترە لە جاران و خاوەن ئەزمموونێکی باشترە. جاران بیرمان بێت هێزی پێشمەرگە خاوەنچێکێکی کۆن بوو، خاوەنچێکێکی ئەوتۆ نەبوو بتوانێت ڕوبەڕووی چەک و جبەخانەی 5 تا 6 فێرقەی سوپای عێراقی ببێتەوە کە ئەو چەک و جبەخانە زۆرانە بە تەقدیر بای 27 ملیارد دلار بووە کەوت بۆ دەست داعشەوە. بەڵام هێزی پێشمەرگە
کەسایەتیەکی ڕەمزی وەکو جەنابی سەرۆک بارزانی هەبوو کە توانی قیادەی هێزی پێشمەرگە بکات و هێزی پێشمەرگە لە قۆناغێکی زۆر یعنی بەرێتە پێشەوە قۆناغ بە قۆناغ هەنگاو بە هەنگاو دواتر دیبلۆماسیەتی جەنابی سەرۆک بارزانی بوو بەهۆی ئەوەی کە هاوپەیمانەتی نێودەوڵەتی سەقلی گەورە بخاتە هەولێر. بەڵێ لە بارەی و هێرشانەی کە 15 مانگ شەی 15 مانگ کرانە سەر هەولێر و هەر لە بارەی جموژۆڵەکانی داعشیشەوە ئێوارەی ئەمڕۆ وەزیرانی دەرەوەی ئەندامی ناتۆ کۆبوونەوە بڕیاراندا بەوەی کە دەبێت ژماری سەربازانی هاوپەیمانیان ناتۆ لە عێراق و لە هەندێک ناوچی دیکە کە ناویان نهێناوە بەڵام ئەوان دەڵێن ئێمە فراوانیەکەی ناوچەکانی دیکە تەنها عێراق نابێت و دەڵێن گرنگ لای ئێمە ئەوەیە سەربازەکانمان لە هەر شوێنێک بن پارێزراو بن ئەوە شێوەن هێندەی هێزی هاوپەیمانی و ناتۆ لێرە پارێزراون لە شوێنی دیکە پارێزراو نەبوون بێگومان ئەوان دەڵێن ژمارەی سەربازەکانمان لە 500 سەربازەوە بۆ 4000 سەرباز زیاد دەکەین جوگرافیای کارکردنیشمان زیاد دەکەین خوێنەوەتان بۆ ئەمە چێ پێتان وایە ئەو زیادکردنەی ئەوان بەرژەوەندی هەرێمی کوردستانیش و پێدەچێت هێزیان بێنە هەرێمی کوردستانیش بڕیارێکی باشە پێشوازی لێ دەکەین ئێمە و پێمان وایە بە زیادبوونی ژمارەی ڕاوێژکارانی سەربازی ئەوان ژمارەی ئەفسەرانی مەشق ژمارەی ئەفسەرانی هاوکاری کاری بواری لۆجستی هێزی پێشمەرگە قۆناغێکی دیکە دەڕواتە پێشەوە و لە بیریشت بێت یعنی ئەو بڕیارەش هەر هاوکات بوو لەگەڵ ڕووداوێکی زۆر ناخۆش ئەویش بردومانکردنی فڕۆکەخانی هەولێر بوو کە بێگومان ئەو دوو حەدەسە لە یەک کاتدا ئەوە دەنگدانەوەیەکی سیاسی گەورەی بەدواوەیە و پێمان وایە لە ڕوانگە سیاسیەکەیەوە کورد زۆر لە پێشە و هێزی پێشمەرگەی کوردستان ئێستاش پشتگیری و هاوکارەکانی هەر بەردەوامن و دەشیانەوێت لە ئایندەشدا هاوکاری زیاتر بۆ هێزی پێشمەرگە بکەن بەڕاستیش ناتۆ لە قۆناغەکانی ڕابردوشدا هاوکاریی باشیان کردوین لە ڕووی ڕاوێژ و لە ڕووی هاوکاری مەشقەوە و ئێستاش ئەگەر ژمارەی سەربازەکانیان بڕواتە سەر و زیادی بکەن بێگومان ئەرچی ئێمە ئاسانتر دەبێت و پرۆسەی مەشقی ئێمە خێراتر دەبێت. بەڵێ هەر لەبارەی ئەو کاردانانی کە ئێساش بەڕێز باس کرد بە تایبەت لە دوای هێرشەکەی سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و چەند گەڕێکی هەولێر کاردانەوەی زۆر گەورەی بەدوادا هات بۆ بنوم نبینین لە سعودیە حوسیەکان بە فڕۆکی بێفڕۆکان هێرشەکەنە سەر سعودیە لە بەغداد چەندین هێرشی لابەلا لەملا لەولا ئەکرێت کاردانەوەی زۆر نبینین بەڵام لە دوای هێرشکردنە سەر هەولێر بە چەند موشەکێک لە شەی 15 مانگدا هەر بە دەقیقی بۆی بخەمە ڕوو بۆ بەرچاوڕوونی بەڕێستان 30 وڵاتی ئەندامی ناتۆ 27 وڵاتی ئەندامی یەکێتی ئەوروپا وەزیری بەرگری و دەرەوەی ئەمریکا بەریتانیا پەرلەمانی یەکێتی ئەوروپا سەرجەمیان کاردانەوان هەبووە بەرامبەر بۆ هێرشەوە ئیدانیان کردو ئەمان لە چیۆ سەرچاواگرێت ئەمە لەوە سەرچاوە دەگرێت کە هەولێر ناوچەیەکی ئارام بووە و هاوپەیمانەتی نێودەوڵەتیش ئێرە بە ناوچەیەکی ئارام دەبینن بێگومان زۆر کاریان کرد لە عێراق خەرجێکی زۆریشیان کرد و بەڕاستی زۆری ئەو خەرجیانە و ئەو قوربانیانەیە کە دایان ئێستا هەز دەکەن کە جۆرێک لە پاشەکشێ هەیە لە ئادای سوپا و پۆلیس بە تایبەتی تریش کاتێک دەبینین حەشدی شەعبی دروست دەبێت حەشدی شەعبی دەبێتە ڕێگر لە بەردەم پرۆسەیەکی گەورە کە لە عێراقدا ناوی پرۆسەی ئەمنیە جیالەوە سێبەری حەشدی شەعبیش هەیە ئێستا کۆمەڵێک گروپن بەڕاستی ئەو گروپانە بە کردەوەکانیان ئیسپاتیان کردووە کە گروپی تیرۆریستین و دەیانەوێت ئاسایشی عێراق بشێوێنن تێکی بدەن و مەترسین بەردەوام بۆ سەر هێزەکانی هاوپەیمانان و بەتایبەتیش هێزی ئەمریکا بینیمان چەندین جار هێرشیان کردوتە سەر سەفارەت و باڵوێزخانەکانی وڵاتانی هاوپەیمان لە بەغدا بەڵام ئەوەی یەکەمین جارە حاڵەتێک دەبێت لە ناو هەولێر ئەو حاڵەتە بۆ ئێمە زۆر ناخۆشە و پێشمان وایە ئەو دەنگدانەوە زۆرەی کە هەیبووە و زیاتریش دەبێت کۆمەک و هاوکاری زیاتری هاوپەیمانان دێتە هەولێر. بەڵێ هەر لە نێو کاردانەوەدا جینساکی وتەبێژی کۆشتی سپی دەڵێت جۆ بایدن سەرۆکی ئەمریکاش چاوەڕێی ئەنجامی ئەو لە کۆڵینەوانەیە کە دەکرێن لە هۆکارەکانی پشت ئەوەی هێرشە و ئەنجامدەرانی هێرشەکە کە کراوەتە سەر هەولێر لە هەرێمی کوردستاندا لێکۆڵینەوەکان تا ئێستا بەرەو چه ئاسێک ڕۆشتبوون ئەگەر نەکەوێتە ینی ئەمە بۆ ئاشکراکردنی زانیاری سەربازیان پرسێکەوەندەی کە خۆتان دەزانن ڕێپێدراوە بیخەنە ڕوو
دەستگاکانی ئاسایش دەستیان بە لێکۆڵینەوە کردووە و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان دەستیان بە کارەکانی خۆیان کردووە بێگومان ئەو ئاشکراکردنی ئەو گروپە و ئاشکراکردنی وردەکاریەکانی کاتی دەوێت بێگومان دەبێت چاوەڕوان بین. ئەمریکا هاوپەیمانی نێودەوڵەتی ناتۆ کەسیان ئەوانیش دەستیان پێکردووە بەڵێ دەستیان بە لێکۆڵینەوەکانی خۆیان کردووە بەڵام هیچ شتێکیان نەوتووە. بەڵێ عێراقیش ڕایگەیاند هەرەوشەوە کازمی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق تویتی کردوە دواتریش لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان قسەی کردووە داوای ئەوش باس لەوە کرد کە کار بۆ لێکۆڵینەوەکان دەکەن و هاوکار دەبن عێراق لەم پرسە هاتووتە پێشەوە. بێگومان عراق دەبێت بێتە پێشەوە چونکە ئەو بەیان نامانەی کە دەرکراون لەلایەن ئەو گروپە تیرۆریستانەوە ئەو گروپانە بێگومان دەبێت شوێن و جێگەیان دیاریکرااو بێت ئەوانە لە ناو عراقدا دەژین دەبێت ئەوانیش هاوکار بن. بەڵێ بە پێتان وایە ئێستا کە باس لە پرسی ڕۆبڕۆبوونەوەی تیرۆر و دەکرێت لە هەرێمی کوردستان و یان لە عێراق بەگشتی ئەو پرسە تەنها داعش دەگرێتەوە یان گروپی دیکە هەن کە وەک تیرۆر کە کردەوەی تیرۆر ئەنجام دەدەن و بەڵام لەژێر ناوی داعشدانی. داعش ناوی سەرچیە تیرۆر ناویشی گشتیە بێگومان تیرۆر فراوانترە کۆمەڵێک ڕێکخرا و منەزەماتی تر هەن ئێستا دەرکەوتونەوانش هەر تیرۆریستن کاتێک کەسێک بێوێت کەسێکی هاوڵاتی بکوژێ سیڤیل بکوژێ ئەوە تیرۆریستە. بێگومان دەرکەوتنی ئەو گروپاناش مەترسی زیاتر خستۆتە سەر ئاسایشی عراق بەگشتی و بینیمان ئەوەی کە لە هەولێریش بوو بەشێکە لە ئەو پرۆسەیە کە ئێمە ناوی دەنین پرۆسەی دروستبوونی تیرۆریشی نوێ. بەڵێ لە هەندێک ناوچە کە داعش زیاتر تیایدا جم و جۆڵەکە پێتان وایە جوگرافی ناوچەکەش هەڵکەوتەکەی و دانیشتوانەکەشی لە ڕووی هزری و فکریەوە گونجاون بۆ داعش بۆیە داعش دەتوانێت لە ناوچانە بمێنێتەوە. داعش ئێستا لە زۆربەی ئەو ناوچانەی کە لە عراق گەشەی تێدا کردوێتەوە ئەو ناوچانان کە لە ڕووی لە خوار هێڵی هەژاریەوەن. دووەم ژمارەیەکی زۆر ڕێژەی نەخوێندەواری لە ئەو ناوچانەدا هەیە. سێەم هێزەکانی ئەمنی نەیانتوانیوە بنکە و بارەگاکانی خۆیان لە ئەو ناوچانەدا دابمەزرێنن. ئەوە فەراغێکی گەورەی دروست کردووە و داعش توانیوێتی لە هەموو ئەو ناوچانەی کە ئەو فەراغە ئەمنیت تێدایە جێگایەکی باش بۆ خۆیان بکەنەوە و جوڵە و بزاوتەکانیان بە زۆری لە ئەو ناوچانەیە لە هەمان کاتیشدا هێڵی تەماسی نێوان هێزی پێشمەرگە و سوپای عراقی لە هەندێک ناوچەدا دووری ئەو هێڵە دەگاتە بۆ 12 کیلۆمەتریش. یعنی کەواتە ئەوە مەجالێکی زۆر باشە بۆ ئەوەی کە داعش بتوانێت ئەو ناوچانە بەکاربێنێ بۆ ئەوەی دووبارە خۆی تێدا ببژێنێتەوە. بارودۆخ خێمنی و ناوچانە لە دەست پێشمەرگە بوو ئەوە کەستا بوو. نەخێر ئەگەر هێزی هاوبەشیش دروست بووبایە وەکو ئێستا نەدەبوو. ئەگەر هێزی پێشمەرگە لە ئەو ناوچانەدا ببە ئەسڵەن داعش نەیدەتوانێت ڕۆژێک دە ڕۆژان بێتەوە ئەو ناوچانە. بەڵێ بەڕێز ئەمید عوسمان محەممەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی پێشمەرگە لە ستودیۆ میوانمان بۆی سپاس بۆ ڕوونکردنەوە تەکاندا. سپاس بۆ جناب.